بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی یۆرۆ ئەمریکا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست شادەبمەوە. ئەمڕۆ باز لە دەستپێکی کۆپا ئەمریکاوە باس لە یاریەکانی یۆرۆ، یاری لووتکەی شەوی ڕابردوو و هەروەها یاری لووتکەی ئەم شەوی نێوان فەڕەنسا و هۆڵندا دەکەین. بە خۆشحاڵیشەوە بۆم بەرنامە تایبەتە میوانداری هەرێکە لە بەڕێزان مامۆستا جەلیل جەمیل ڕانەری تۆ پێمان کردو. مامۆستاجان خۆشحاڵم کە بۆ یەکەم جار لەگەڵ ما ئامادەی. زۆر سپاس، من زیاتر خۆشحاڵم. زۆر سپاس بۆ توش. هاوڕێزی زیشمان کاکە یادگار محەممەد جارێکتی تەشریفیە ناوەتەوە لامان و سپاس بۆبانە دەبم. ئایزان و خۆشەویستانم، ئێوەش ئەگە هەر پرسیارێکی تایبەتتان هەبێ پێکەوە دەتوانین تاوتوی بکەین و قسەی تاوای لەسەرکەین. مامۆستا هاوینان یاری هەڵبژاردەکان دەست پێکە، ئێمە 9 دەمانگ لەگەڵ یاری یانەکانی دوایەوەی نەسەر یاری هەڵبژاردەکان. با بمزانم جەناب دۆکو ڕانەرێک هەمووکو بینەرێکی تۆپی پێ چ جیاوازیە گەبینین ئێمە، ینی ئێمەی بینەر چ سوودێک دەبینین لەم بارودۆخیکە بە سەرمانەتیەپەن. سەرەتا بە ناوی خی گەورە و میهرەبان، ڕاستەکەی ئەم جۆرە پاڵاوانتیانە توانم بڵێم بە تایبەتی وڵاتە ئەوروپیەکان ئەمە بە مەرتەبەی دووەم دێت لە دوای پاڵاوانتی جامی جیهانی. تەبعاً تاموچێشێکی تایبەتی خۆی هەیە. ئەمە ڕاستەکەی سەرەتا پێشبینی ئەومان ناکرد کە یاریەکان بەم شێوەیە متعیتیا بێ، بەڵام دواتر کە بینیمان ئەو هەموو گۆڵا ئەکرا لە یاریەکانە زیاتر متعیدا بە یاریەکان. جیاوازی پاڵاوانتی جامی جیهانی و زایدەن و ئەوی جەنابەت باست کرد کە یانەکانە لەگەڵ ئەم بتوڵەی جیاوازی زۆرە، چونکە ڕاهێنەر کاتێکی زۆری بەدەستەوەیە لە کاتی دەوری بابڵی خوری یانەکانە، بەڵام لێرەیە کاتێکی زۆر کەمتری بەدەستەوەیە و ئەبێ ئەو فکری خۆی بە زووترین کات بگەێنێ. هەروەها ماندووبوونی یاریزانەکان بەڕاستی بە درێژای ئەو ساڵە ئەم یاریزانانە ماندووە بن، چی لە خولەکانە لە دەوریە، چی لە خولی جامە یان لە خولی یانەکانی ئۆروپا. ئەمانە پێویستیان بە چییە؟ بگەڕێنەوە یاریزانانە بگەڕێنەوە دۆخی ئاسایی خۆیان. بۆیە زۆر جار ئەبینی لە یاریەکانە یاریزانەکان ماندووبوونیان پێوە دیارە، بە تایبەتی پورتوغال بینی ماندووبوونی پێوە دیار بوو یاریزانەکان، چونکە زۆربیان لە دەوری ئینگلیزی یاریەکەن. دەوری ئینگلیزی زۆر بەخۆ حتا هەڵبژاردە ئینگلتەرا زۆر ماندوون، بۆیە ئاسی خۆیان ناتوان پێشکەشکەن. بابەتێک هەیە لە علمی تەدریبە، بابەتی ئیستیشفای پێڵێن، واتە گەڕانەوەی یاریزان بۆ دۆخی ئاسایی خۆی. ئەمە زۆر گرنگە. ئەمە چێ زۆر ئەم بابەتە لای گرنگ بووە لە ئەتوان بڵێم لە هەفتاکانە بەکارهێناوە ئەڵمانیا. بۆیە ئەبینی یاریزانانی ئەڵمانیا جوڵەیان زۆر ئاساییە لە ناوساحە، واتە ئەم بابەتە زۆر گرنگیان پێداوە و ئاستێکی زۆر بەرز پێشکەشەکەن. طبعا یاریزان کاتێ ماندوو بێ لە حاڵەتێکی دەرونی خراپ هابێ و جوڵەی باش نابێ لە ساحەیە، بەڵام کاتێ لە دۆخی ئاسایی خۆیان بێ ئەتوانێت ئیبداع بکات لە یاریەکە. بۆیە ئەمانە زۆر تەئسیرەکەن لەسەر یاریزانە، لەسەر بتوڵەکەشە بە تایبەتی. بۆیە هەر ڕاهێنەری هەڵبژاردەش ناتوانێونە تەڵەبیان لەسەر یاریزانی ناتوانێت زەختی لێکات، چونکە خۆی هاتۆ ماندووە. ڕاستە. یادەجان با دەست پێکی کۆپا ئەمریکا باس بکەین. کۆپا ئەمریکا دەستی پێکرد، ئەرژەنتین یەکەم یاری سەرکەوتنی تۆمار کرد، یەکەم ئەنگاوی پارێزگاریکردنی لە نازناوەکەی. وەکوی گشتی یارەکەش دوای یارەکە کۆمەڵی ناڕەزایەتی و بارودۆخە بوو کە چ مێسی هەیبوو وە چ مارتینێزەی بوو. با ئێمە باس لەو دۆخیان نەکەین، جارێمە هەڵگین بۆ تایبەت. بەکۆی گشتی حەزەکەم تۆش سەرنجێکی تایبەت دەبێت لەسەر کۆپا ئەمریکا و دەستپێکی ئەم پاڵاوانتی وە بۆ ئێمەی بینەر و ئەوانەی کە بینەری یارەکانی شینە سەر لە چامپیۆنز لیگ و لە ڕکابەری خولەکانەوە بۆ یۆرۆ و بۆ ئێستا بۆ کۆپا ئەمریکا و دواتر ئۆڵۆمپیادی پاریس و بەڵێ سەرەتا مەنای خۆ سوپاس بۆ جەنابتان، خۆشحاڵم جارێتر لە خزمەت کاتن جەلیلام. ئەم پێم وایە کۆپا ئەمریکا بەدەر نییە لە پاڵەوانێتی قاڕەکانی تر، چ وەکو یۆرۆ چ پاڵەوانتی ئاسیایە کیشۆرەکانی تر، ئەوانیش پاڵەوانتیەکە کۆمەڵی هەڵبژاردە تێدا بەشدارە. بەڵام ئەوەی کە جیاوازی
لە لای من دروستەکە لە کوبا ئەمریکا لە چاو پاڵاوانتەکانی ترا ئەوەیە کە پاڵاوتنیتیانە ئەم جامە ئەم هەڵبژاردانەیە سەر خۆیان ئەم کۆمەڵانە بەبێ هیچ شتێ بەشدارن و بگرە جاریوان نەقسیان هەیە لە کشوەرەکانی ترەوە تی بەبن بۆی بەشداری بکەم پێم وایە فیدراسیۆنی تۆپی ئەمریکای باشوور دەتوانێت ئەم پاڵاوانتیە باشتر بکە بەڵام نازانم بۆ باشتریەکە هۆکارەکە چێ بۆ باشتریناکە نازانم لەبەرێت توانێت پاڵاوانتێکە بەهێزتر کە توانێت تیپی تر لە دەرەوە نێنێ بەڵام ئێستا دنیا بۆ بە دنیای سەرمایه‌داری پارە حکومەکە بەڵێن بواری مادیەکە زاڵە بەسەریا بۆیە سیرەکەی پاڵاوانتێکی ئەمریکای باشوور خراوەتە ئەمریکای باکوور لە ناو ئەمریکا کرێ ینی پێم وایە ئەمە هەمووی بەرژەوەندیە ئەمە هەمووی ئەوەیە کە تۆ دوجار دەستکەوتێکی مادی گەورە بەدەست بێنی سەبارە بە پاڵاوانتێکەش من پێم وایە بە یەکەم یاری ئەرجنتین کە دەستی پێکردو ئەرجنتین خۆی ئێستا تیپێکی مستەقڕە لە مۆندیالی هەر ئەتوانم بڵێم لە دوای ساڵی 2020ەوە ئەرجنتین تیپێکی دروست کردووە ئەم تیپە کە سکالۆنیش بە تایبەتیاتوە قیادەیانەکە توانیوێتی زاڵ بێ بەسەر یاریزانەکانە بەسەر ژووری جلگۆڕینە جا هەر ڕاهێنەرێک کاتت جەلی لە من باشتر دەزانێت هەر ڕاهێنەرێت توانی سەیتەرە یا کۆنتترۆل یاریزانەکان کاکەواتە ڕاهێنەرێکی باشە ئەوە ئەتوانێت شت پێشکەشکا بۆ هەڵبژاردەکە ئێمە بینیومانە لە پێشووترا ڕاهێنەر هەبووە نەیتوانێت بەرامبەر بە میسی هیچ بڕیارێکی هەبێ میسی خۆی داوای تەبدیلی کردو میسی خۆی پلانی یاریکردنی داناوە بە نمونە ئەگەر ئەرجنتین وەکو نمونە وەرگین بەڵام ئێستا سکالۆنی تا ڕادێک توانێت ئەم دەسەڵاتە لە یاریزانەکان وەرگێتەوە می لە لای خۆی و دەستەی ڕاهێنەرەکەیەتی ئامادەکارەکانی ئەرجنتین زۆر باشن وەتیپێکی باشی هەیە من پێم وایە لەم پاڵەوانێتیا تەنها و تەنها ئەگەر بە پلەی دووەم بەرازیل و ئۆرۆگای بتوانن ڕکابەری ئەرجنتین بکەن و ئێستا مشتومڕێکیش دروست بووە لەوەی کە ئەو لای ئەرجنتین پیا ڕازۆر ئاسانترە بە گەیشتن بە یاری کۆتاییتا ئەم ساڵقانەکان گۆڕ لە کۆمەڵی یەکەم و دووەم تیپیەگەن وانی قۆناغی شانزە نەماوە یەکسەریانە قۆناغی هەشت بە دوای چواری ئەم پێم وایە آخر ئێمە کە ئەمە کە قسە لەسەر هەندێک شتەکە بەڵام سێمیشیان لابردووە ئەوەی باشە لەوە چێ بە هەندێک خۆشەویست یا هەندێک ئازیز لە هاندەرانی ئەمریکای باشوور گلەیەوەمان لێ بکەن بڵێن لەوە چێ ڕق بەکاربیان ئەو پاڵەوانێتی لە ئەمریکای باشوور هەیە قەت ناگا بە ئەوروپا لەبەرەوەی سەیری سیستەمیان کە ینی تۆ تیپێک بەبێ هیچ پاڵاوتنێک کابرا پاڵی لێیاوەتەوە خۆ من هەر لە پاڵەوانێتەکەیان منە پاڵاوتنەکەم نە هیچ شتێک خۆمەوە تام تەدریجیان لە ناو پاڵەوانێتەکەیە ئەمە یەکێک لە تام و چێژەکانی پاڵەوانێتەکە کەمەکاتەوە من پێم وایە ئەگەر ئەمریکای باشوور بەخەم بەهێزی پاڵەوانێتەکەیەوە بێ دەبێ هیچ نەبێ قۆناغێکی پاڵاوتن دانێ و دیاری کات هەشت هەڵبژاردە یا شەش هەڵبژاردە بگا بە قۆناغی کۆتا ینی زۆر ئاسانە بەڵێ بە شێوی دەوری بەڕێوە بچێ من پێم وایە هەم پاڵاوتنی مۆندیالەکانیان بە گەیشتن بە مۆندیال ئاسانە ئەمریکای باشوور هەم جامی کوبا ئەمریکاش زۆر ئاسانە یانی توانی ئەنجامی تیابێنی سەیرەکە لە ئەوروپا لە 1960ەوە کە یۆرۆ هەیە هەر هەڵبژاردە زۆرەکەی کە بردوێتی سێ نازناوە بەڵام لە کوبا ئەمریکا 15 ئەرجنتین وەرۆگای 15 جاریەکەم بوونە یعنی ئەمە ئەوە ئاگەینێ کە پاڵەوانتێکی بێسەرە و بەرە و بێ بەرنامەیە و بەڵام وەکو وتم ئەرجنتین زۆر باش ئامادەکاری کردووە و ئەم پێکاتەیەکی مستەقیڕە کە لە 2020 تا ئێستا هاتووە بەم شێوەیە توانیوێتی ئەو پاڵەوان ئەوەی کە لە ئیتاڵیای بردەوەی سیمانگا فینالیزە نازانم ناوە بەڵێ ئەم ناوە ناخۆشە لەوەیە توانیەکەم بێ لە مۆندیال توانیەکەم بێ کوبا ئەمریکایشی بردووەم پێم وایە ئێستا ئەرجنتین لە پلەی یەکەمە بۆ دەستەبەرکردنی نازناوە کە بە دوایە بەرازیل و ئۆرۆگۆی باش مامۆستا حەز دەکەم سەرنجێکی تۆش لەسەر و دیوە وەرگرم تیپێک وەکۆی کاکەیادگاریش باسی کرد لە ساڵی 2020 کاتی بۆ دروستکردنی ئەم تیپە کردووە ڕۆڵی میسی گۆڕان لەم تیپەیە مە حەزەکەم لە دیدی خۆشتەوە بزانین وە دواتر کۆپا ئەمریکا و فینالیزیما و مۆندیالی بەسەردات و ئێستش بەشداری پاڵەندێکی تر دەکاتەوە بەردەوامبوونی سکالۆنی ئەم ڕانەرە کەم دەستکەوتانەی کە خەونی ئەرجنتینەکان بوو لە دوای 36 ساڵ بەدی هات پێ دوایە بەردەوامبوونی یعنی چواتایەک دەگەێنێت خۆی پێش هەموو شتێک تیپ کە ئەنجامی باش بوو هەڵەکان داپۆشێ و ڕاهێنەرش کە ئەنجامی باش بوو ورەی زیاتر بەرز دەبێ و لە حاڵەتی دەرونی باشترە بێ و زیاتر تێگا لە تیپەکە چونکە باوەڕ پێکراوە بێ لە دەوروبەری بە تایبەتی لە اتحادی ئەرجنتینی و جەماوەری ئەرجنتین هەمووی پاڵپشتیەکە سەرکۆتنی هێنا و یەکەمی هێنا واتە بەتەڵی قەومیە ئەو ئێستا زۆر بە سراحەت ئیشەکە لەگەڵ تیپەکە و ئەتوانێ هەڵەکانی زۆر
بەڕوونی ئەو هەڵانەی کە ئەیکا ئەتوانێت چاکی بکاتەوە و ئەبینین ئەم شێوەی تەعاملەی سکالۆنی لەگەڵ میسیە زۆر سەرکەوتوو بوو یعنی ڕاستە ئەو خۆشی ئەوێ هیلی داوە پێی سقەی تەواوی داوە پێ بەڵام وەکو کاگیادگار باسی کرد ئەو دەسەڵاتی نییە کە بتوانێت تەلاعب بە تیپەکە بکە نێهێشتووە لە حەدی خۆی ڕایگرتووە خزمەتی تیپەکە چۆن لەبەر بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر خۆشەویستە لای سکالۆنی و هەروەها تا ئێستا خولەکێکیش دای نەنیشانوە لە سەقسەکەی جەنابێت دوای مۆندیال میسی بە تەما باز لە یاریکردن بێنێ سکالۆنی بوو قەنەعەتی پێکرد کە بمێنێتەوە ڕاستە ببوورەوە زۆر تەئسیری هەیە لەسەر تیپەکە لە ڕووی دەرونیشەوە زۆر تەئسیری هەیە خۆی لە ڕووی ئاست و توانای جستەی شانێ ئەم شەو میسی کەمێک ماندووبوونی پێوە دیار بوو ینی لە خولی ئەمریکی ڕاستەوخواتەوە و ئاسیشی ینی بەشێک لە هەندەرانی ئەرجنتین کۆمەڵی ڕخنیان لێگر بەڵام گرنگ سەرکەوتنەکەی ئەرژنتین و ئەم قاعدە هەر پێویستەکە مامۆساڵێک هەتووە برتەوە مشتەدا ئەپۆشێ زۆر باشە برنەوەکاوەکە باگرێ تاوان پاڵاوانتی کۆپا ئەمریکا دەستی پێکردومە ئینشاءڵڵا بە پێی گرنگجی یاریەکان لەبەرەوەی هەموو یاریەکانی کۆپا ئەمریکا بڕوان ناگەم زۆربەی ئاوڕانیش سێری هەموو یاریەکان بکەنەوە بە پێی تیپە گەورەکان و پێی تیپە بەهێزەکانی و کۆڵبژاردەکانی ئۆرۆگوای شیلی ئەرژەنتین بەرازیل ئێمە باس لە یاریەکانیان دەکەین دەچمە سەر تەوەری دووەم باسکردن لە ئیسپانیا و ئیتالیا حەزەکەم گفتوگویەکی کراوە بکەین بەجددی یعنی ئەم شەو من یەک هەڵبژاردن بینی لە یاریگادا یەک تیپم بینی لە یاریگادا جێدەستی یەک ڕایەنەرم بینی و لە بەرامبەریشا بە هەر هەمویان ڕوبەڕووی یەک گۆڵ پارێز بوونەوانێ یعنی ئەم شەو ئیتالیا هیچم شک نەبرد لەوەی کە بڵێم کاکە ئیتالیا ئاوای کرد بەرامبەر ئیسپانیا کە یەکویش زۆرە حەزەکەم گفتوگویەکی کراوە بکەینەوە سەرنجی خۆتان بخەنە ڕوو سەرەتا لە هەموو کەسی ئاشکرایە ئیتالیا و ئیسپانیا و هۆڵەندا و ئەڵمانیا ئەمانە ئینگلتەراش تا ڕادەیەک ئەمانە سەقافەتی پاڵەوانیتیان هەیە واتە پاڵێراون بۆ ئەوەی بۆ بەدەستێنانی جامەکە ئەو یارەی لە نێوانی با بڵێن ئیسپانیا و ئیتالیا ڕوودا پێشبێنی نەکراوە بەڕاستی لەلایەن ئیتالیاەوە ئەو ئاستی ئیتالیا پێشکەشی کرد پێشبینی نەکراو بوو چونکە بۆ ڕاهێنەری ئیتالیا ئەمە واتەوە قۆمانە کرد کە بە هەمان ئەو شێوازی یاریکە کە لە ناپۆلی ئەی کرد لە ناپۆلی بەڕاستی گۆڕی شێوازی یاریکردنی لە ئیتالیا گۆڕی لەگەڵ یانێ ناپۆلیە بۆ لەبەرەوەی ئەو پشتێ بست بە دروستکردنی هێرش بردن لە پشتەوە بەڵام دوێنێ بینیمان نە گەڕایەوە و نەخشەیەکی ڕوون نەبوو لای یاریزانەکانی ئیتالیا ئەمان بینی کە تۆپیان بەدەسەکەوت یەک لەمسە دوو لەمسە و یاریانە کرد بۆ پشتی دیفاعەکان هەندێک جار سەرکەوتنیان بەدەستێنە ئەوش لە ئەنجامی ئەوەی سەرکەوتنی هەردوو باڵەکە کارڤەقاڵ و ئەو یاریزانە کرد درێژەکە شوێنەکانیان بەتاڵە بوو بەڵام لە ئەنجاما هیلاکە بوون تووشی ماندووبوونێکی زۆرە بوون ئیسپانیا باڵادەست بوو ئەتوانم بڵێم بە هەرنەوە خولەکەکە باڵادەست بوو تەنها لە ئاخر دەداقا ئەوش ئەو گۆڕانکاریەی کە ڕاهێنەری ئیسپانیا کردی هەر چوار یاریزانەکەی دانیشان پیدرۆ و هەرسیاریزانەکەی دانیشان ئەوە بوو زەختەکە هاتە سەریان بەڵام ئیسپانیا تیپێکی زۆر بەهێزە هێڵەکانی بەڕاستی تەرابوتێکی زۆر باش هەیە لە نێوان هێڵەکانیان لەگەڵەوەشە ئیتالیا تیپێکی خراپ نییە بەڵام ئێمە دوێنێ بینیمان سەرکەوتوو نەبوو ئاسێکی باشی پێشکەش نەکرد ئەو لە ئەنجامی ئەوەی کە یاریزانی با بڵێن هێرشبەری وتی یاریزانەکانم توانایەوەیان نەبووە ئەوان ئەزمموی ئەوەیان نەبوو بتوانن بەرەنگاری ئیسپانیا چونکە ئیسپانیا هێڵێکی ناوەڕاستی زۆر باشی هەیە لەگەڵ مۆراتەش بەڕاستی زۆر سەرکەوتووە جوڵەی و ڕێگە خۆشکەر بوو بۆ یاریزانانی ناوەڕاست کە بتوانن بێنە پێشەوە ئەو وای کرد کە ئیتالیا سەرکەوتوونەوە من پێم وایە مامەسا کاتن جەلیل ئیتالیا لە دوای یۆرەی 2020ەوە کێشەی هەیە ڕاست
ئیتالیا مستەقر نییە مانشینی لە دوای خۆی فەوزایەکی بەجێشتووە لە هەڵبژاردەی ئیتالیا کە من هەتا یارێکی ئەم شەویش یارەکەی ئەلبانیاش لە خزمەتی کاک محەممەد لێرە باسم کرد ئیتالیایەکی وام نەبینی من وام لێ بک بڵێم ئەمە یەکێکە لە پاڵێوراوەکان ئەم یاریزانانەی ئێستا بانکراون بۆ هەڵبژاردەی ئیتالیا هەستەکەم بەشێکیان ترسیان پێوە دیارە یعنی ئەڵەی چۆن سەیری ئیسپانیاکە بە نمونەی ئامال وەربگرە لەگەڵ ئەو یەک دو یاریزانە لاوەی ترکەیانە هەتا ئەتوانن ئاست و توانای خۆیان پێشەژەکەم بەڵام یاریزانە گەنجەکانی ئیتالیا هەستەکەم تۆزە حەزەر وەرەگرن یعنی ئەو کە تۆپیان پێەیە کاتێک کە سیرێکی ئەم شەو بە تایبەتی لەگە ئیسپانیا ئەمە دیار بوو کە تۆپیان پێەیە ئەچوونە پێشەوە یەکسەر یان جێڕایەوە دواوە ینی نەیان نەزانین چی لە تۆپەکەکەن بڵێ نەیان نەزانی چی لە تۆپەکان من پێم وایە ئەمە هەڵی ڕاهێنەرە یعنی لەگەڵ ڕێزمە ڕاهێنەری هەڵبژاردەی ئیتالیا نەیتوانیوە بە زهنێکی باش یا بە فکرێکی باشەم یاریزانانە پەروەردە بکە کە تۆ ترست نەبێت تۆ یاری بە ناوی ئیتالیاواکە ئیتالیا من هەمیشە وتومە ئیتالیا و ئەڵمانیا و بەرازیل سێتی پن هەمیشە لە پاڵەوانتەکانە پاڵێوراون بێژۆی بێنە ناوە لەبەرەوەی ئەزمموی یاریکردنیان تیا هەیە ئەزمموی نازناویان تیا هەیە هەر چەندێک بێن ئەگەر هەر تیپێک بێنن تیپی بەرامبەر حسابیان بۆکن کەواتە ئەمە ڕاهێنەرەکەی نەیتوانیەوە بە شێوەیەکی باش یاریزانەکانی ئامادەکە بۆ ئەم پاڵەوانتی ئەمە دوو یاریە من لە یارەکەی ئەلبانیا و لە یارەکەی ئەم شەوی ئیسپانیا بەڵێ من لەگەڵەوەیان ئیسپانیا تیپێکی باشە بەهێزە و ئێستا بەم دویاری کە کردوێت تێتوانی بڵێ لە ئاست فەڕەنسا دوو تاکاڵژاردن کە پاڵێوراون بۆ نازناوەکە بەڵام تۆشتی پێشیت یاریزانت پێە یاریزانی چاکت پێە یاریزانت پێ توانێ لە ڕوبەڕووبوونەوەی تاچی لە ڕوبەڕووبوونەوەی جەماعی لە یاری هەرەوەزی لە یاری تاچیش ئەتوانن شتت بۆ بکەن کەواتامە ڕاهێنەرەکەی نەیتوانیوە سەرنجی خۆی بە تەواتی بگەێنێ بە یاریزانەکان و ئەو پلانە تەطبیقکەن کە بەڕاستی ئیتالیا ئێمە بە ڕۆحیەتێکی بەرز ببینین ئەبینین دوێنێ وێنەیەک سەرنجی ڕاکێشام ئەم شەوی ئیتالیا کاتێکە شیعاری وڵاتەکان ئەڵێنەوە سرودی وڵاتەکە ینی زۆر بە حەماسیڵێ ئێمە حەماسیەتە بۆ لە یارەکەیان من نەمبینی یعنی شت هەندێک شت هەیە تۆ کاتێککە لی نەزانی خۆتو ناتوانێت بە حەماسەت یاری ناگرێمە بەستەکەم چێمە بەستەکەم من ئەڵێم ڕاهێنەر بەرپرسی یەکەمە لەم ئاستە خراپەی ئیتالیا بەڕاستی من ئەم ڕاهێنەرە بە شایستەی هەڵبژاردەی ئیتالیای نبینم و من پێم وایە ئەمە تەنها پڕکردنەوەی شوێنی ماشینیە بۆ ئەوەی هیچ نەبێت تا ماوەیەک بتوانن ئەم ڕاهێنەرە و کاژینا بەڕاستی من پێم وایە ڕاهێنەرە نەیتوانیوە تا ئێستا جێگەدەستی خۆی بە هەڵبژاردەکە یەک خاڵەمەیە گەر تێبینیتانە بێت لەسەری ئەمساڵ ڕیال مەدرید لە کۆمەڵە یاریدا ڕۆدریگۆ و بیلینگام و ڤینیسیۆس جۆنیۆر پەستانیانە خستە سەر یەک یاریزان لە یاری بەرشلۆنەی سوپەر کلاسیکۆیە لە یاری کلاسیکۆی داهاتووتریە لە یاری بایەرە لە یاری مانچستەر سیتیە باڵی ڕاز واز لێهێندا بە هەر سیاریزان هاتنە ئیتالیا فراتێزی و چیێزا هەردووچیان لە باڵی کۆکۆریا یاریانەکە باڵی چەپی واز لێ نابوو پس بڕوا بکەی یعنی هیچ شتێکی تیان نەبوو من حەز دەکەم زانم مامەسا ئەم پلانە چی ینی بۆ لەما ئاوا تەطبیقە بێ بۆ لەوە تەطبیق نابێت ئیسپانیا تیپێکن ئەتوانن لە ناو یاریە شێوازی یاری بگۆڕ زۆر جار ئەمانبیری چووکە هێڵێکی ناوڕاستی زۆر عاقلیان هەیە ئێستا دوێنێ ئەگەر لە حەزتان کرد بێ لە ناوڕاستە نەئەچوە ناو ململانی تون ڕاستە یاریە گۆڕی بۆ لایەکان بۆ لەبەرەوە ویلیام لەولەوە هەیە یاریزانی گەنجی لاوە و سرعەتی ئەتوان بڵێم پاڵاوانی یاریەکە بوو چونکە ئاسێکی زۆر بەرزی پێشکەش کرد هەروە لەم لەوە یەمانشی هەیە مۆراتەشیەیە کە ئەزانێ ئەزمونێکی زۆر باشی ئەزانێت چۆن ئەوەستێ وەکو ڕاست هەربەیەک لە هێڵی پێشەوە چۆن ڕەتەکە زۆر جارەمان بینی هات بۆ ناوەڕاست پیدرۆ چوە شوۆنی یعنی ئەو شۆن گۆڕینە و باسی ئەوەشمان کرد کە کاگاتگاش باسی کرد پلانێکی ڕوونی نەبوو ئیتالیا یعنی بۆچی پلانی ڕوونی نەبوو لەبەر ئەوەی جوڵەی ئەم یاریزانانە وایان کرد هاوسەنگی هێڵی بەرگری ئیتالیا تێک بدەن بەمەرجێک ئیتالیا بەناوبانگە سەقافەتێکی بەرگری زۆر بەهێزیە لە کۆنەوە بەڵام لە ئەنجامی ئەم جوڵەی بێتۆ بەو شۆنگۆڕینە و ئەو سورعەتە و ئەو توانایی لایەکان بە یەمان و ویلیام وایان کرد شیرازەی با بڵێ هێڵی بەرگری تێک چوو یەشتێ پێ ئەخۆ مامۆساگەر
جوان دقت یاریەکە بێنەوە ئیتالیا خراپ یاری نەکردووەکو خراپ چەند هێرشێکیشان بنیادنا وەگەیشتە سەر گۆڵی ئیسپانیاژیان توانی گۆڵی یەکسانبوون بێنن بەڵام پێم وایە لێرەیە من باسیەواکەم جێدەستی ڕاهێنەر بەم تیپەوە نییە من دوێنێ ئەم شەو زۆر بە وردی سەیری ئیتالیام کردووە تەنها شتێکی سپالێتی ببینم لە جێدەستی ئەم یاریزانانوێ ئەم خطوتانەوە نەمبینی یعنی ئەم ڕاهێنەرە هەر هاوارەکە بەوەڵێ ئەوە بەس بەڕاستی سەقافەتی پلان ئەم شەو لە هەڵبژاردەی ئیتالیا وجودی نەبوو تەنانەت ئەگەر بگەڕێنەوە بۆ یارەکەی ئەلبانیاشکە من پێم وایە یاری ئەلبانیا تا ڕادەیە گەڵی یەک یاریکردنەوەی پاڵەوانتێکەتی دوو حسابێکی تاواتی بۆ ئەلبانیا نەکردووە چکە ئەلبانیا قەت بە هیچ شێوەیەک ناگاتە نیوە مستەوای ئیتالیاش بۆیە ئەگەر بڵێ خراپی ژاری کردووە تا ڕادەیە گەڵی حساب نەکردنە بەڵام تۆ یاری دووەم تا یاری دووەم گرنگە بۆ سەرکەوتن بۆ ئێستا ئیتالیا لە بەردەم جێژاوێکی قورسایە بەڕاستیەگە تۆ بە دووەمی سەرکەوی ئەبێ ڕوبەڕووی لە قۆناغی 16 ڕوبەڕووی هەڵبژاردێکی بێز ببیتەوە یعنی من پێم وایە لە سەرکەوتنی شێکەوت ئیتالیا ئیتالیا ئەم ئەیتوانی بەلایانی کەم بە یەکسانبوون بێتە دەرەوە بەڵام ئەوەشمان بیر نەچێ مامۆسا ئەمە بەهێزی ئیسپانیاش وای لە ئیتالیا کرد کە بکەونە ئەم هەڵەیەوە یعنی من پێم وایە ئەم ڕاهێنەرەی ئیسپانیا چەنە وەڵای من ناوەکەی هینە بۆ ناو زۆر خراپم زۆر باش پلانێکی زۆر جیاوازی لە یارەکەی کرواتیا دانابوو یعنی ئیسپانیایەکی جیاوازم شۆیاریە کرد بەرامبەر بە یعنی زۆر بەڕوونی ئەو بینی شوێندەستی ڕاهێنەر بم پێکاتەوە دیارە چکەوەر سەیری یارەکەی لافێنتیەوەی ڕانەری 19 ساڵان 21 ساڵان 23 ساڵانی ئەڵمانی ئیسپانیا بەڵێ من پێم وایە سەیری کە دوو یارەکەی کرواتیا و ئیتالیا لێبەرەوە بە دوو شێوازی زۆر جیاواز یاریەکە ینی ئەمڕ هەر ڕاهێنەرێک سەقافەتی ئەوەی هەبوو مامۆساجاری لە من باشتر دەزان سەقافەتی ئەوەی هەبوو شێوازی یارەکەی بگونجێنێ لەگەڵ تیپی بەرامبەر سەرکەوتوان شیلۆتیەکە لەوانە ڕیال مەدرید ڕیال مەدرید ئەم دوو ساڵە هەرچەنەیانە جیا لەگەڵ ژادە بەڵام هەر هەمان شێواز یاریکردنە تۆ بتوانێت خۆت بگونجێنی لەگەڵ ئەم یانەیە بۆ نمونە من بەرامبەر کرواتیا یاریم کردووە هاتووە حسابێکی تایبەتیتری بۆ ئیتالیا کردووە یاری کرواتیای گۆڕیوە لە بەرامبەر بە ئیتالیا یعنی ئەمە زۆر مهمە لە ڕاهێنەرە هەبێ و تەطبیقی کا لە یاریە و دوجاریش یاریزانەکان وا ڕابێنێ کە لەو پلانی یاریکردنە دەرنەچن کە دای ڕێژێت چکە هەندێ حساب بە نمونە با من هەرچەنە بابەتەکەشمانەوە جەمال موسێلایەکە لە یاریزانە هەرە باشەکان یەم پاڵاوانێتە بەڵام هەندێک جار لە پلانی ڕایەنەرە چێتە دەرەوە لە خۆی شتی زیایەکە شتە زیاکە یا تۆ بەیا بەدەستەوە یا بێ بە مشکیلە لەسەر ئەڵمانیا بەڵام سەیرەکەی ئیسپانیا زۆر ڕێکخراو یاریەکەن لەو نیتاقی پلانە ناسن دەرەوە کە ڕایەنەرەکە دایناوە بەڕاستی زۆر باشە دەستخۆشیان دەجان ئایزانم دەستچینمان لای ڕیکلام دوای ڕیکلام لەگەڵتاندا بەردەوام دەبووم بۆ باسکردنی یاری لوتکەی فەڕەنسا هۆڵندا و وەستانێکی کورتیژەکەین لەسەر ئینگلتەرا. جارێکی دیکە سڵاوتان لەبێ با هەر یەکسەر وەڵامێکی کاک مستەفا بەم و کاک مستەفا بەخۆ بە پێچەوانەوە میۆرۆێل لە یۆرۆکانی 2016 ژەر خۆشتر و چێژێکی تایبەتی ماوەسا حەز دەکەم سەرنجێکی کورد بڵێن لەسەر ئینگلتەرا هەمووان باز لە پاڵێوراوی ئینگلتەراکەن هەمووان باز لە بەهێزی ئینگلتەراکەن بەڵام بڕوا بکە ئەو یاریزانانەی کە لە ئینگلتەرا درێسی ئینگلتەرا پۆشن زۆر یاریزانێکی ئاساین ینی منەوەی کەیبینم ئینگلتەرا شەی ڕابردوو بەرامبەر بە دانیمارک ئەگەر ینی سەوتەکەم داخستای جۆم لە معلقەکە نەبووە لەوەی کەمە فۆدینە مەساکە ئەماری چینە تیپێکی زۆر ئاسایی میری ئینگلتەراوە کۆت جەنابتانەزارن هەمیشە یاریزانی ئازبەرزی هەبووە بەڵام وەکو تیپ ئەنجامی نەبووە پڕە لە ئەستێرە بە تایبەتیە دەگەکانشی یاریزانی زۆر چاکی تایە بەڵام ئەبینی ئەمە ئەگەڕێتەوە سەر چی ئەگەڕێتەوە سەر ڕاهێنەر خۆی باسی ئەوەشمان کرد کە خولی ئینگلیزی خولێکی ماندوو کەرە ینی بەڕاستی یاریزان تیادا زۆر ماندووە بێ ئەم ماندووبوونە زۆر تەسیری هەیە بلینگهام سەیری ئاسی بلینگهام کرد ئەوە ئاسی بلینگهام نییە بەڕاستی ماندووبوون بە جەستەیانەوە دیارە هەرهەموویان ئەمە زۆر جار ینی بەشێکێکەوێتە سەر ڕاهێنەر بەشێکێکەوێتە سەر یاریزان خۆی ئێمە وەکو ڕاهێنەر هەموو کاتیاڵین ئەبێ یاریزان مراعاتی خۆی بکە بۆ نمونەیەک دێنمەوە بەرازیل بۆ لە مۆندیال بەرازیل باشترین ئاستی هەبوو لە سەرەتای یاریەکانە زۆر بە ئاسانی لە یاریەکان سەرکەوت بوو بەڵام لە دوایە بۆ شکستیێنە
لەبەرەوەی یاریزانەکان مڕاعاتی خۆیان ناکرد بینیمان زۆر ماندوو بوون لەگەڵ کرواتیا زۆر نیانەتوانی بە دوای تۆپەکەیان ڕاکرد ئەمە زۆر تەسیری هەیە ئینگلیز هەموو کاتێک سەقافەتی بەڕاستی سەقافەتی پاڵەوانەتی نییە ئینگلتەرا یعنی ماوەیەکی زۆر لەگەڵ ئەوەشا کە ئەم کۆمەڵە یاریزانە ماوەیەکی زۆرە بەیەکەوەن و ئەستێرەشن ئەمە بەڕاستی نیوە ئەتوان بڵێم ئەم ئەکەوێتە ئەستۆی ڕاهێنەر ئەم ئەرکەی کە ئەم ئەنجامە خراپانەی کە ئەو ئاستە خراپەی ناڵێم ئەنجامی خراپ چووکە بردنەوەیەک و یەکسانی بەڵام ئەوە ئاستی ئینگلتەرانیە لە ئاستا باش نییە هەنی جێ دڵخۆشی نییە هەر لەسەر قسەکەی مامەسا یادگاجیان سریکە یاری پێشوو ئارنۆڵدی دقی نزیکی پێش 6 بردە دەرەوە ئەم یاریە بە عین شێوە ئارنۆڵ یاری کرد و دیسانەوە عینن تەبدیل دوو یاریە دەرفەت بە بۆینە ینی تۆ ئەگە پێوەرێگری فۆدین لە باڵی عکسە یاریەکە کە بە شرتی لە سیتیا لە باڵ عکسیارینەکە پاڵمەر ئەم ساڵێکێک بۆ لە هەرە باشترین یاریزانەکانی پرێمەرلیگ تاوەکو ێستا بەکوی دوو یاری هیچ دەرفەتێکی یاریکردنی پێ نەیرا کاتەمە ینی ڕاهێنەر بە جدی ئەم تیپەی بە ئەونی تێ بەرەو داڕوخام بدو ئەگەر ئینگلیس خۆی ئەم عوقدەی هەبێ و خۆی میێرانی هەبێ ڕانەر ئەونی ترۆکار من هەموو کادوتومە جیالەوەی ئەگەر باسی ئەم ڕاهێنەرش نەکە چکا زۆر باسمان کرد مێژووی تۆپی پێ ئینگلتەرا ئەوەمان پێڵە کە هەڵبژاردەی پاڵەوانێتی نییە ئینگلتەرا تیپی پاڵەوانێتی نییە تیپی نازناو نییە ئەمە لەلایەکی ترەوە لە یۆروی 20 تا دیسانەوە منێ خەمەوە سەر ئەو یۆرۆی 20 باشترین دەرفەت بوو بۆ ئینگلیز کە بتوانێت نازناوەکە بەدەست بێنێ کە تا ئێستا نازناوی یۆرۆی نییە بەڵام بینیمان بە چه شێوازێک ینی باش هاو تاری کۆتایی لە بەرامبەر ئیتالیا لاخۆی ئیتالیا دیفاعی بکە و دیفاعیە کرد من پێم وایە هەڵبژاردەی ئینگلیز لەم پاڵەوانێتیا دوو یاری کردووە لای من مقنع نییە یادی یەکەمیشی کە بە بەرامبەر بە سربیا بردیەوە وەڵی ئاستی وەکو پێویست نەبوو بەڵێ پلینگام گۆڵێکی کرد بەڵام ئەگەر چارەکی کۆتایی یاریەکە لێ بێتەوە سربیا یەک حاڵ بە ئینگلیزەکەن یعنی خواخوایان بۆ یارەکە کۆتایی پێبێت دەبەرەی گۆڵی یەکسامون نەکەنەوە من پێم وایە بەڵێ خەلەلی یەکەم لە هەڵبژاردەی ئینگلیز ڕاهێنەرەکەیە نقطەی زۆعفی هەڵبژاردەکە ڕاهێنەرەکەیە چکە ساوزگێت ناتوانێت قیادەی ئەم تیپە بکات بەڵام جارێکی تر ئێڵێمەوە لەلایەکیشەوە فیدراسیۆنی تۆپی پێ ئینگلیز بەرپرسە لە منجامانە تۆ کاتێک یۆرۆ لە ناو یاریگای خۆت بەم هەموو ئەستێرەوە نتوانی یەکەمبی چۆن ئەو متمانە بەو ڕاهێنەراکەیتەوە یعنی بە هەر شێوازێک بێتەوە ڕاهێنەرە دوورخیتەوە گەر کەست نەبێ کاتنەکە بکەی بە ڕاهێن هەرکین ڕاهێنەر بێم پێم وایە لە ساوزگێت باشترە لەبەرەوەی ساوزگێت هیچ شتێکی پێ نییە تا ئێستا من هەرواز لەم پاڵانتێ بێنە لە پاڵاوتنەکانە لە نەیشن لیگە لە پاڵاوانتەکانی ترا لە یاریە دۆستانەکانە شتێکی پێ نەوتم ساوزگێتکەم بڵێ مەڵا ئافرم ئەمەی کردبەوە ئەمەی برد بۆ ئەوە حاڵەتی باست کرد مۆندیال 2010 تۆ دەرفەتی کرواتیاواتە بەردەمگەی تاری بەڵێ یعنی تۆ سەیریکە تۆ پاڵمەر یەکێک لە باشترین یاریزانەکان تۆ دوو یاری هەلی پێنێ یعنی ئەمە گەورەترین گوناحە ڕاهێنەر بیکە لە کاتێکە یاریزانەکەت باشترین دووەم باشترین یاریزان بووە لە خولی تۆ چۆن هیچ دەرفەتێکی پێناوی بەڵام ئیسمانە و نمونەیە بێنینەوەنێ دوو یاریە هەرزوو ینی فرد سەرڕای و ئاستەبەرزەی پێشکەشی جەمال سەر ئاستەبەرزەی پێشکەشیەکە گوێ نایەتێ گۆڕانکاریان پێکە یاریزانی دیکە بەشداری بەڵێ ئەزانی چی کاک محەممەد یانیم پێم وایە تۆ لە کاتێکا تیپەکە تیپێکی پاڵەوراوە بێ چاوی لەسەر بێەوە تیپەکەت ئەستێری زۆرتیا بێ ئەبێ تۆ گۆڕ و شتێکی وا بکەی کە من لێرەوە جمهور یا بینەر یا هەر کەسێک موحنیک پێ بکەی کە تۆ ڕاهێنەرێکی لە ئاست ئەم گەورەی ئەم هەڵبژاردەیە بەڵام ساوزگێت ئەگەر هەر من ئێستاش ئەڵێمەوە ئەگەر زمانی جەستا هەمومان بەباشی لێ تێ بکەین کە دەموچاوی هێنێتە پێشەوە یعنی تۆقی وە ڕاهێنەرێکە یعنی زۆر ئەترسێت یعنی هەر زۆر ئەترسێت تۆ ئەم دەموچاوە یاریزانەکە بتبینێ ئیتر یاری چی بۆکە وە لە کاتێکیشا تۆ تەوزیفی یاریزانەکانت غەڵەت بێم کاکجەلیل خۆی یاریزان بۆ ڕاهێنەریش بووە کاتێ تۆ یاریزانێکت لەلایەکت باش یاریەکە لە مەرکەزێ باشەکە چۆن ئەچی ئەکسیەکەی دۆڵێ وەرە تۆ بڕۆ لە دژە ئەو شوێنەی خۆ یاری بکە ئەخر یاریزانەکە ئاستت پێشکەش ناکە فۆدین لەگەڵمان سەر سیتیا بینیمان چییە کام یاریزانە ئەی چۆن تۆ یێنی لە شوێنێک لە کاتێک یاریزانت هەبێ بۆ مەرکەزە ژیاری بکە بەس تۆ بێنی لە داین وڵای کامەی کە
ساوزگێ دەیکاوێ ئەڵێ من خوا حافیز هەرزوومە ئەم هەموو ناوەندەیە ناوە لە کاتێکا بیرمان نەچێ ئەگەر دووەم بێ بە دووەمی سەرکەوێت لە قۆناغ شانسەر بۆ ڕێڵمانیا بێتەوە قورسە ئەو یاریەتەوە بەرامبەر بە تیپێکی خاوەن یاریگا و هاندەر یاری بکەی لە کاتێکا تۆ توانی بە ئاسانی لە کۆمەڵەکە تا بە یەکەمی سەرکەوی خۆی قسەکان زیاتر لە سەرنگلتە بەس مامۆستا فەڕەنساش یاری یەکەمی بەرامبەر بە نەم سابر دەوانێ ڕخنێکی زۆر لەسەر فەڕەنسا دیشام پیژێکێکە لەو کەسانەی کە بەر ڕخنێکی زۆرەکەوێت لە کاتێکا دووەمی مۆندیال و مۆندیال بردنەوە و یۆرۆی 2016 دووەم و ینی کۆمەڵە حاڵەتی جیاوازیە بابزانام قسەی جەنابت لەسەر فەڕەنسا چێ کە فەڕەنساش بە یەکێک لە پێگاتە بێزەکان و پاڵێراوە بێزەکان ناوێنرێ بەڵام گلی یەگەیە لەسەر ڕایەنەرەکەی لەسەر شێواز یاریکردنەکەی فەڕەنسا ڕاستە فەڕەنسا یەکێکە لە پاڵێوراوەکان بۆ بەدەستێنانی جامەکە بەڵام ئێمە لە بیرمان نەچێ یاری یەکەم حساسێتێکی تایە یعنی تیپ حەزەر وەرەگرێت تیپەکان حەزەر وەرەگرن بۆیە ئەو ئاستە باشی خوان ئاستە بەرزەی خوان ناتوان پێشکەشکەن ئاسی یاسایی خوان ناتوان پێشکەشکەن بەڵام یاریەکان تر احتیمالە باشتر بن هەڵبژاردەی فەڕەنسا هەڵبژاردەیەکی زۆر بەهێزە خەتەکانی زۆر بەتایبەتی لە هێڵی ناوەڕاستە لە هێڵی پێشەوە بەڵام لێرە ئەبینین ئێمە یاریزانێک تاکە یاریزانێک لە فەڕەنسا بۆتە هۆی ئەوەی کە فەڕەنسا بیباتەوە یان ئیمبابی ئەگەر ئیمبابیتیان نەبێ فەڕەنسا و ئەنجامانە بەدەست نایەنێ سەیری سورعەتی سەرڕای هەموەستێریشکەی بەڵێ ئەو خێرایی ئیمبابی زۆر فەرقەکان دروستەکە یعنی ببینە چەند هەرێکی دەستکەوت بە خێرایی خۆی یاریەکەمیش بۆی ئەو گۆڵەکەش هەر خۆی با بڵێن کرێ ژوورە و دیفاعەکە بە بۆیە فەڕەنسا پێشبینی یەکەم لە یاریەکانی ترە ئاستی باشتر بێ پێم وایە لە سەرسەی مامۆستاش دایمەن یاری یەکەم ئەبێ حەزەرێ بکەی بەڵام لەگەڵیشیان نەمسا ئێستا لەژێر دەستی ڕانگنیگا تیپێکی باشە ینی تیپێکی خراپ نییە کامرا کۆمەڵە یاریزانی باشی پێ لە خولەکانی ئەڵمانیا و ئیسپانیا و ئینگلتەراوانە یاریزانەکانی ئاستی بەرز بێشکەشەکەن وم پێم وایە ئەو حەزەرەی فەڕەنسا کردی حەقی خۆی بوو بە دوجار گرنگ لە یاریەکەیە چییە سێخاڵ یاریەکەی دۆ بەدەستبیێنی بەڵام ئەگەر بمانەوێ فەڕەنسایەکی جیاواز ببینی بمانەوێ فەڕەنسایەک ببینین کە بڵین بەڵێ قسەکەی ئێمە تەواو پاڵێوراوی یەکەمی پاڵەوانتێکە فەڕەنسا یاریەکەیم شێتی بەرامبەر هۆڵندا چونکە ئەمە تاقیکردنەوەیکی قورسە هۆڵنداش یاری یەکەمی بە ئاستێکی باشێ نارچەنە بردێەوە بەڵام پێم وایە پۆڵندا تیپێکی باشە تیپێک نییە کە تۆ بڵێ وەڵا کاکە من ئێستا ئیتالیا بەرامبەر ئەلبانیا وتم بڵێ من ڕەخنەم لەسەر ئاستی ئیتالیا لە یاریەکە میشایە بەڵام لە هۆڵندا نیمە لە بەرەوەی پۆڵنداش تیپێکی باشە ئەستێرەی باشی پێ یاریزانی چاچیە توانیوێتی بەو ئاستە بە بردنەوە کیومان بێتە دەرەوە و ئەگەر فەڕەنسا پێمان ئەڵێ تیپێکی ڕکابەرە ئەم شەوبێر ئاستەکەی ببینی لەگەڵ هۆڵندا لە بەرەوەی هۆڵنداش هیچی کەمتر نییە لە هەڵبژاردە بێزەکان کۆمەڵە یاریزانی باشی تیاوە ڕاهێنەرێکی باش قیادەیانەکە ئەگەر بە کوی گشتی وەریگرین ینی فەڕەنسا پێودەنگێکی بۆ دابنین ئایا توانین ڕوبەڕووبوونەوەی هۆڵندا بکەین بە سەنگی مەحەک بۆ دیشان بۆ پێگاتەی کە دیاریەکە بۆ ئەستێرانەی کە مامۆستا لەم تیپیا وجودیە بە تایبەتی یاری پێشوو ڕەخنە لەسەرەوە بوو کە ڕابیۆ دیاریەکە و کاماڤینگا لەسەر کورسیە دەگەن ڕاستە وەکو کاگیانگار باسی کرد اختیبارێکی ڕاستەقینەیە بۆ هەردووتی بەڕاستی بە تایبەتی فەڕەنسا چونکە هۆڵندا تیپێکی زۆر زۆر بەهێزە خاوەن هۆڵندا خاوەن مێژوویەکی پڕ سەروەریە خاوەن کوڕە شامیلەیە هەمیشە لە پەڵاوانتێکانە هۆڵندا ئەسپی ڕەشە ئەبینین بۆیە ئەمڕۆ و ئاستێکی زۆر زۆر باشی پێشکەش کرد یار ڕابردوو لەگەڵەوە یەکەم یاری بوو بەڵام ئاستێکی باشی پێشکەش کرد و یاریزانەکانی توانایەکی باشیانەیە بە تایبەتی لە هێڵی پێشەوە لە هێڵی ناوەڕاست ئەو یاریکەرەی کە ئەو ڕۆژە دایگرت ڕاست حربەکە بەڕاستی فەرقەکەی دروست کرد ئەو وابزانم لە مۆندیالش بەرامبەر ئەنجەستی دایگرت دوو گۆڵی یەکسانبوونی تۆمار کرد ئەمە بەڕاستی هۆڵندا ینی شتی مفاجعی هەیە بۆیە ئینشاڵڵا ئەمڕۆ یاریەکی پڕ تاموشێش ئەبینی بەرامبەر فەڕەنسا و هۆڵندا
مامەسا ڕایەنەرەکەشیان کیومان خۆی ڕایەنەرێکی باشە و پێم وایە بەشێکی زۆری ئەم یاریزانانە خۆی دروستی کردن پێشەوە یا جاری یەکەم کە ڕایەنەر بوو ئەم هێنانێ پێشەوەکردنی بە یاریزان بەڕاست هەر بابەتەکە حەز دەکەم لە سەریالی لوتکەی فەڕەنساوەڵندا درێژە پێ بدەیت لەسەرەوەی کە دیشامپ و کۆمان بە تایبەتی هەردوو لای چومانیش ینی ئەویش یەکەمی کۆمەڵەکەوی یانی ئەم یەکەمی کۆمەڵەیە تۆزێک گرنگە تەبعاً بۆ خۆلایەن لە هەڵبژاردە بێزەکانی تر لە خۆناغی داتۆ بەم پێم وایە کاکەی قسەیەکی کردو زۆر قسەکەی تەواو پێم وایە دیشامپ ڕاهێنەریشی ئەو ڕاهێنەرە گەورەیە نییە دیشامپ هەندێک جار حەزەری هەیە هەندێک جار ئەترسێ من خاوەنی پێکاتەیەکی بەهێزی وەکوی فەڕەنسا بووم کە یاریزانەیە دەکەکانی شمۆک و ئەساسیەکانم باش بێت لە چی بترسم نازانم ینی هەندێک جار سیرەکەی دیشان بە تایبەتی یاری یەکەم ئەگەر سەیریکەی حەزەریە کرد هەندێک جار یاریزانەکانی ئاگادارە کردەوە زۆر نەڕۆنە پێشەوە حەزەریە کرد بەرگری ناوچەییانە کرد لە کاتێکە نەمسا دەستی لە یارەکە بەررابوو کە گۆڵەکەی لێکرایانی هەوڵی نایە گۆڵ بکاتەوە هەوڵیە شێواز یارەکە بۆ شێوەیە بڕ ئەم پێم وایە یاریزانەکانی فەڕەنسا لە ئاسدا و بەرپرسیارەتیەنەوە ئەو ئەزمونیان هەیە لە نێو یاریگایە کە بتوانن خۆیان قیادەی یاریەکان بکەن بە تایبەتیش پاپێکە وەکو مامۆستا جەلیل وتی فەرق دروستەکە یەک تۆز مەساحەی بەرێ ترزە خاتە دڵتەوە یعنی دایمەن تۆ ئەبێ هێڵی بەرگری تیپەکەت مێشکێکی لە لای پاپێ بێ کە نێڵی مەساحەی بیتێ لە لایەکیشەوە عوسمانمانەیە عوسمانیش بە ئاماشەوە مەساحەی بیتێ ئەویش یاریزانێکی باشە و مەهاریە و دایمە نەتوانێت بە تۆپ و باسانی بێتە ناوچەی سزاوە کەواتە تۆ ئەم لایەنەت هەیە ینی پێویست ناکات تۆزێ حەزەرکەی من پێم وایە جاردیش لە بەرنامەکەی بەڕێستاوتم ئەگەر غەیری دیشام زێدان بە نمونەیە هەر ڕایەنەرێکی ڕایەنەری ئەم هەڵبژاردەی فەڕەنسا بووە لە کۆی ئەو ساڵانەی دیشاب کە ڕایەنەر بووە دوو پاڵانتی سێ پاڵانتی بەدەست دێنا بۆ فەڕەنسا نەک تەنها بە پاڵانتێک بێتە دەرەوە یان نیشن لیگێک بەرێ من پێم وایە هۆڵەندا لەم یاری یەکەمە ئەوەی پێوتم کە هۆڵەندا یاریزانەکانی تۆزێ تونند و تیژن و تۆزێک یاریزانەکانی ئەوەن کە یاریزانێک تۆپێک وەرەگرێ سەیرەکەی بە دوو یاریزانیا بەس یاریزانە چن بۆی کە حاملی تۆپە بۆ ئەوی تۆپەکەی لێبسن یعنی یارید لێ تێگەیە من پێم وایە بێ کلومان ئەم پلانە تایبەتە بە خۆی جاری یەکەمیش کە ڕایەنەری هەڵبژاردەی هۆڵەندا بوو بە ئامان شێوەمەی تەطبیق کرد لە نیشن لیگا دوو جار لە ئەڵمانیای بردەوە یعنی لە ئیسپانیای بردەوە یعنی پێم وایە کیومان ڕاهێنەرێکی زۆر تەکتیکیە و یاریزانەکانیشی لەسەرەوە ڕاهێناوە ئەگەر تۆپیشیان پێ نەبێ یاریزانەکان مەهامی خۆیان بزانن چییە تۆ ئەمە زۆر مهمە ئەگەر کاتێک تیپێک تۆپی پێبێت تۆ لە بەرامبەرە چاوەڕێ بکەیت تۆپی لێبسەنی بە چه شێوازێک تۆپی لێبسەنی مامۆستا خۆرەوە نییە تۆ بەتەنیا ڕاکەی بۆ یاریزانەکە بڵێ بڕۆ ئەو بگرێ یا بگڕۆ ئەمە بگرە پلانێکت هەیە تۆ توانی مەساحەب چوو بکەیتەوە لە حاملی تۆپ و بتوانیت بە ئاسانترین شێوە تۆپەکەی لێبسەنی تو بیگەی بە دژێرە ژەمە لە هۆڵەندا لە یاری یەکەمە من زۆر بەباشی هەستم پێکرد لەمسەی کیومان لەگەڵ پێکاتەکەیە و تەوزیفکردنی یاریزانەکانی و بەد لە سەرکەوتوەکانیشی کیومانێکێکە لەوانەیە کە ئەزانێ بەدلەکاو لە چ کاتێکا بەدلکاوە کێ بەدلکاوە ڕاستی زۆر ڕاستە ئەوە برادێک مامۆستا لە کۆمنت هەنووسێتی لەسەر و پرسیاری کە کردوێتی ئەڵێت خواب ئاڕاستی میوانەکان دیگەم پرسیارە بزانیمە مامۆستا ئەوەی کە بیرت بێ یۆرۆی 2016 و یۆرۆی 2020 بە چاو یۆرۆی 2024 کامیان بەێستر بینیۆ تا ئێستا بەپی یارەکان کە بەڕێوە چوو ئێمە سەرەتاش باسمان کردمان ئێم چی بوتوڵە پاڵەوانەتی خۆشەکە گۆڵکردن بە تایبەتی ئێمە لە پاڵانەتەکان تر نەمان بینی لە قۆناغی یەکەم بە تایبەتی ئەو گۆڵە بکرێ و یاریەکراوەیە بکرێ بەڵام ئەمە جیاوازە لە قۆناغی یەکەم زۆرترین گۆڵ کراوە تۆمار کراوە کەواتە خۆی چی خۆشیە دە بە یاری گۆڵکردن خۆشیە من پێم وایە من بۆ من پێم وایە ئەم پاڵەوانێتیە لە زۆر پاڵەوانێتی پێشووتریش بەێسترە نەکەنها لە 16 و 20 بۆ لەبەرەوەی تا ئێستا هیچ تیپێکم نەبینی و بەرگری بکە هەموو هەڵبژاردەکان یاری کراواکەن هەموو هەڵبژاردەکان بەرامبەر بە یەک بە هێرشبردن یاریەکەن و لە هەموو یاریەکانی شاگۆڵ تۆمار کراوە یاری نەبووە بە بێ گۆڵ بێتە دەرەوە کەواتە خۆی لە خۆیان ئەمە ئەوەمان پێڵە کە ئەم یۆرۆیە زۆر جیاوازترە ئەم یۆرۆیە من لێرە بۆ چوونێکم و ئێستا خۆم بدان بە هەڵی خۆمانێ کاتێک هاتم بۆ بەرنمەیەک لێرە لەسەر نیشن لیگ قسەمان کردم نیشن لیگ پاڵەوانتێکی زیادەیە گەربیرت بێ کردوێتی بەڵام ئێستا ئەزانم کە
دروستکردنی نیشن لیگ ناقەشەیەکی زۆریشمان بۆ بەڵێ بەرنامەیە. بەڵێ دروستکردنی نیشن لیگ تا چەندێک تەسیری لەسەر هەڵبژاردە لاوازەکانی ئەوروپاش بووە بە بەهێزکردنیان ئەلبانیا بە باشترین نمونە، سلۆڤاکیا بە باشترین نمونە، سلۆڤینیا بە باشترین نمونە، جۆرجیا بە باشترین نمونە بەرامبەر بە تورکیا دۆڕا 3-1 بەڵام لە هەڵەی خۆیان دۆڕان 2 جار هەلیەوەیان هەبوو گۆڵ یەکسامونەوە بکەن یاریەکی کراوەیان کردووە هیچ هەڵبژاردێکم نەبینیوە یاری داخراو کا یاریەوە کا بڵێ مام گۆڵم لێ نەکرێ هەموو هەڵبژاردەکان بە گەورەی دەرکەوت. مامۆستا پێ دوای ئەمە سیفەتی غروری بێ لەوەی کە بۆ نمونە ئەو بوونیەتی ئەو قەومەی ئەوروپا ینی بۆ نمونە وڵاتانی ئەوروپا غروریەتی شانتیا بێ کاتێک بۆ نمونە ڕۆبەڕووی هەچ کەسێ بێت و لاج ئاستوپلێکا بێ ئەوەندە متمانی بەخۆی بەونە غرور بێ توانایتیا بۆ ڕۆبەربوون و یادگار وتی ئێستا بۆ نمونە ئەلبانیا بەرامبەر بە کرواتیا بڕوا بکە یاریشی کرد بەرامبەر بە ئیتالیا بەرامبەر بە کرواتیا بە تایبەتی یاری دوم بەرامبەر بە کرواتیا یعنی یاریەکی کرد بڕوا بکە لە تیپێکە چووکەڵی جۆرجیا بەرامبەر بە تورکیا ئەزمموی هەبێ زۆر جار ئەم تیپانەی کە ناویان نییە ئەم بە فرسەت ئەزانن ئەم جۆرە پاڵاوەتیە بە فرسەت بەدایبەتی یاریزانەکان ئەیانەوێ خۆیان دەرخەن بۆی نرخیان زیاتر بێ پاڵاوەتیە کە بەتابەتی ئەو شارە دەرونیە نییە لەسەر ئەم تیپە چونکە نازناوی نیە هیچ نیە بیدۆڕێنێ بدۆڕێ ماڵی ئاوا بێ هەمووی بەشدار لەبەرەوەی لە حاڵەتێکی دەرونی بەس مامۆستا تۆ پێیان وان نییە ئەو نێشن لیگە زۆر دەوری هەیە بۆ بەرزکردنەوەی ئاستیشان بەڵێ ڕاستە هەمویان لە ئاستی خۆیان یاریەکەن جاران لە یۆرۆکانی پێشووترا ببوورە قسەکەشم پێبڕی لە یۆرەکانی پێشترتا ئەنجامی گەوری تا تۆمارەکرا ڕاست ینی تیڤە بۆیە لە پاڵاتنەکانە سیانزەی لێکراوە دەی لێکراونەی لێکراوە ئێستا ئەم هەڵبژاردانەیە بە هەموو قوتێکی خۆت یاریت لەگەڵاکە لەبەری ترسی نییە بۆ نیشن لیگ وای کرد کە جیاوازەکان کەم بێتەوە بەڵێ کراوە بە 4 ئاستەوە بەرزەکان لە یەکەم ئەوانە لە ئاست خۆیانە یاریەکەن سیرەکەی ئەزمونێک وەرەگرن کە هێنە پاڵەوانتێکەوە ئەوە لەگەڵاکە کایکا ببوورە قسەکەشم بۆ بێڕیمان وەکو باسمان کرد حاڵەتی دەرەونی زۆر ڕۆڵی هەیە لە ناو یاریە بۆیە ئەم تیپەتیپێکی گەنجن بەشداریان کرد و ئەیانەوێ شتێک پێشکەش بکەن ئەستا ئەم ئەو ڕوحیەتەمان نەبینی لە هەڵبژاردەی ئینگلتەرا بۆ نمونە باڵێ ڕاست بە پێچەوانەوە بوو بۆیە احتیمالە یاریەکانی داهاتوو ئاستێکی بەرزترش پێشکەشکرد دەستخۆش بۆ مامۆستا جەلیل جەمیل سپاس دەکەم کە لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بووی دیاریان جارێک تویش سپاس بە وجودی تۆ سپاس بۆ هاوکارانم ئازانم بەرنامەی ئەمڕۆ یۆرۆ ئەمریکاشم پێشکەشکردن تا بێگەیشتنەوەکانی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ